پێکەوە دەسەخێنێ ناو دەزیەک ممکن نییە قبول بکەین وا بە ئاسانی ئەم هەموو غەدر و تەعدایی کە لە خەڵکی ئەم شارە ئەکرێ قبولیکەین. جا ئێمە بۆ ئەو مەبەستا دوو هاوڕێ دوو خۆشەویستمان یەکیان بە زمانی کوردی ئەتوانین بڵین بەیانەکە ئەخوێنێت، یەکیان بە زمانی عەرەبی دوو هەواڵمان. ئێستا با بفەرمونون بە زمانی کوردی کاکشوان بابێ بخوێنێتەوە فەرموو. ئەم کاتتان باش. ڕاگەیەندراوی کۆبنەوەی حیزبە کوردستانیەکان لە پارێزگای کەرکووک ڕۆژی 12/6/2021 لە بارگای مەڵبەند جارێکیکە کۆبنەوەی حیزبە کوردستانیەکان ئەنجام درا. لەم کۆبنەوەیدا دوو تەوەر جەختی لەسەر کرایەوە و قسەی لەسەر کرا و گفتوگۆی لەسەر کرا. تەوەری یەکەمیان مەسەلەی خزمەتگوزاریەکانە لای هەمووتان ئاشکرایە پارێزگای کەرکووک بە قۆناغێکی سەختی بێخزمەتگوزاریە تێئەپەڕێ. لەم خاڵایە ئێمە باسمان لەسەر مەسەلەی سێ بەش کرد. بەشی یەکەمیان مەسەلەی مۆلیدە ئەهلیەکان و گرانبوونی پارەی مۆلیدە ئەهلیەکان. پێمان وایە ئەوە بارێکی قورسە لەسەر دانیشتوانی پارێزگای کەرکووک، دەبێ ئیدارە و حکوومەتی مەحەلی کەرکووک چاو بە بڕیارەدا بخشێنێتەوە. خاڵی دووەم مەسەلەی پاشەڕۆ و مەسەلەی ئەو خۆڵ و خاشاکەی کە لە ناو شارە کۆ بە بەردەوامی ئەبێتە هۆی بێزارکردنی خەڵک. ئەمە پێمان وایە ئەرچی محافز و ئیدارەی مەحەلی کەرکووکە شار پاک بکاتەوە و لێ نەگەڕێ شار بەو پیسێ بمێنێتەوە. خاڵی سێمیان ئەوەیە کە ئیدارەی شار بە ناوی خزمەتگوزاری و ڕێگاوبان کۆمەڵێک جادە و شوێنی تێک داوە کەم تەرخەمی زۆرەکرێ لەو شوێنانە، بۆیە داوا دەکەین بە پەلا ئەو شتانە چارەسەر بکرێ و ئەو بارگرانی بۆ هاوڵاتیان دروستەکرێ ڕێی لێ بگیرێ. تەوەری دووەم تەوەری سیاسی بووە. هەموو لایەک دەزانن ئێمە لە پارێزگای کەرکووک ڕوبەرووی کۆمەڵێک کێشەی سیاسی بووینێتەوە و بە تایبەتیش پێکهاتەی کوردی لە دوای 16 ئۆکتۆبەر پشتگوێ خراوە و ئێمە جارێککە لەم کۆبوونەوەی جەختمان لە مافە دەستوری و ئیدارەکانی خۆمان کردوێتەوە. جارێککە بەگوێی هەموو لایەکە ڕای دەگەیەنین کە چیتر حیزبە کوردستانیەکان و خەڵکی کورد و کورد لە کەرکووک تحملی ئەو بارە قورسە سیاسیە ناکە کە لەسەرێتی ئەو لادانی بەڕێوبەرە کوردیەکان ئیهمالکردنی کورد و لەسەر هەمووشیانەوە مەسەلەی پۆستی پارێزگای کەرکووک کە استحقاقی کوردە و ئەمە جاریکە تاکید و جەخت لەو مافە دەستوریانەی خۆمان دەکەینەوە. سوپاس بۆ هەموو لایەک.